بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله. السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم لە بابەتی ئەم جارەماندا لەژێر ناونیشانی ئایا ئامان چییە لە گێڕانەوەی چیرۆکەکانی نێو قورئان یاخود بەسەرهاتانی پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام. خاڵ یەکەم ئاشناکردنی مرۆڤەکان بەوەی کەوا ئەو بەرەیەی کە لە نێوان بەرەی چاکە و بەرەی خراپەدا هەبووە، ئەو ململانەی دوور و درێژەی بە درێژایی مێژوو کەوا بوونی هەبووە و بەردەوام دەبێت تاوەکو ڕۆژی قیامەت ئەویش بەردەوامبوونی بەرەی چاکە لەگەڵ بەرەی خراپە و لە ململانێدانە. کەواتە بەرەیەکمانەیە بەرەی پیاوچاکان و ساڵحان و خۆشەویستانی خوای گەورەیە، بەرەیەکی تریش بەرەی شەیتان و شەیتان دۆستانە. بەرەی پیاوچاکان کەوا بەرەی پێغەمبەرانە و بەرەی پیاوخراپانیش بەرەی فیرعون و هامان و نەمروت و ئەو زاڵمانێکەوە لە هەر سەردەمێکدا هەبن. خاڵێکی تر لە خاڵەکان بەسەرهاتی هەر پێغەمبەرێک لە قورئانی پیرۆزدا خۆی لە خۆیدا قوتابخانەیەکە، مەدرسەیەکە بۆ ئەوەی پند و وانەی لێوەربگرین، بۆ ئەوەی ئامۆژگاریەکانی جێبەجێ بکەین. یاخود بە نمونە ئەگەر بێنینەوە پێغەمبەر نوح عەلەیهی سەڵات وەسەلام کەوا بانگەوازی قەومەکەی دەکرد، ئەمە مەدرسەیەکە بۆ ئێمە بۆ ئەوەی بتوانین کەوا پێغەمبەر نوح عەلەیهی سەڵات وەسەلام 950 ساڵ خەریکی بانگەوازکردن بۆ لەگەڵ قەومەکەی. ئەمە وانەیەکە کە پێوەی فێربین، ئەمیش وەرگرتنی سەبر و ئارامی وەرگرتن لە پێغەمبەر نوح عەلەیهی سەڵات وەسەلام لە کاری بانگەوازکردن. ئەگەر بێت و باسی پێغەمبەر یوسف کەین عەلەیهی سەڵات وەسەلام کەوا گەنجێکە توانیوێتی زاڵ بێت بەسەر هەوا و نەفس و شەیتان ڕازگۆیی چەسپاندنی ڕازگۆیی، ئەمە قوتابخانەیەکە لە خۆیدا. هەروە باسی پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام کە مەدرسەیەکە بۆ ئەوەی فێر بین لەی کاوە چۆن بتوانین بەرەو ڕووی زاڵمان زۆرداران بەرەو ڕووی تاغوتان ڕاوبۆستین و کەوا گەنجێک بتوانێت بەرەو ڕووی ئەو زوڵم و ستەی ئەو سەردەما ڕوبەڕوو بێتەوە. خاڵێکی تر لە خاڵەکان ئەوەیە کە ئەم بەسەرهاتانە دەبێتە موعجزەیەک بۆ خۆشەویستمان موحەممەد صلی الله عليه وسلم، بۆ ئەوەی ئارام بگرێت، بۆ ئەوەی سەبر بگرێت لەسەر ئەوەی کەوا ژیاننامەی ئەو پێغەمبەرانە بەسەرهاتی ئەم پێغەمبەرانە بۆ موحەممەد صلی الله عليه وسلم. خاڵێکی تر لە خاڵەکان ئامانزی هەموو پێغەمبەران لە بانگەوازکردن، ئاگادارکردنەوەی خەڵکە بۆ پەرستنی خودای گەورە بە تاک و تەنها و ئاشناکردنی کو هەموو پێغەمبەران هاتوونە تەنها ئەوەیە کەوا واز بێنن لە تاغوتان و ڕووبکەنە پەرستنی الله سبحانه وتعالى. خاڵێکی تر لە خاڵەکان ئەوەیە کەوا ئێمە بۆ ئەوەی بتوانین ببینە شاهێدێک بەسەر قەومانی پێشووتر، کەوا لە ڕێگای قورئانەوە ئێمە دەبینە شاهد بەسەر قەومانی پێشووتر. ئەمەش ئامانجێکە لە ئامانجەکانی بەسەرهاتی پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام. بۆی هیوادارم توانی بێتم سوودێکم بێ ئەوەی خۆشەویستگان دەبێ. السلام عليكم ورحمة الله وبركاته.